لەگەڵ بەڕێز ئەحمەد قادر باس دەکەم کە خۆی شارەزای بازاڕە داراییەکانیشە. کاک ئەحمەد بەخێر هاتیەم کاتت باش. زۆر سپاس. باشە ئێستا کە ئەوەی دینار ئەیبینین هەست ناکەین کەوتۆتە ژێر کاریگەری ئەم دۆخەوە بۆ دینار لەبەرەوەی ئێمە دراوسەی ئەو وڵاتین کە ئێستا جەنگی تێدا ئەویش ئێرانە ئەکی کاریگەری ئەوێ لەسەر دراوەکەمە لەسەر ئاسی بازرگانی وڵاتەکە چۆن بازرگانان ئەوانەی کە بە تایبەتی ئەوانەی لە دەروی وڵاتن بازرگانە جیهانیەکان ئەوانەی کە بازرگانیەکەن لە ناو عێراق لە ناو کوردستانە کۆمپانیەکان هەموویان ئێستا لە دۆخێکی شڵەژانن یعنی داهاتویان لێوە دیارنی سەرەتا چاوەڕێیانە کرد کە ئەم دۆخە دە ڕۆژێک هەفتەیەک بخایەنە دوایەوە چارەسەر بێ بابەتەکە بەڵام بە زۆ درێژتر کرایەوەوانە بابەتەکە بارەی کە هەشی بووە ناتوانێت بێنێتەوەی کە بێنێت بۆیە ئێستا پێشبینی یەکرێت درێژ یعنیان بابەتە درێژتر بکرێتەوانێ و زۆرتر بخایەنێ شەڕ و گرژ و ئاڵۆزەکانیش بۆیە زۆربەی بازرگانان و کۆمپانیەکان نایەنێ ئەو مەترسیە دووبارە بکەنەوانێ لە کاتێکە ئێستا لە مەترسیەکی گەورە هەم بۆ بەرهەمەکانی هەم بۆ مامەڵە بازرگانەکانی لە عێراق بۆیە عادەتەن ئەو وڵاتەشی کە شەڕی تیا لە ڕۆی جیۆپۆلیتیکلی شوەکانە وڵاتەکانی چواردەوریشی ئەگرێتەوەنێ بەهای دراوەکانیش لە جیهانە نەک تەنها دیناری عێراقی لە جیهانە هەمووی کاریگەری لەسەر دروستە بێ کاتێک گرژ و ئاڵۆزەیەکی مەسەلەن گەورەوەکوی ئێستا هەیە لە جیهانە دروست بێ بۆ نمونە ئەو دراوانەی کە لە کاتی شەڕە بۆ نمونەیەکێک لەوانەیە یەنی یابانیە فرانکی سویسریە دۆلاری ئەمریکیە ئەم بابەتانە مەسەلەن خواست لەسەری دروستە بێت و خەڵک زیاترەکرێت دراوەکانی بەرامبەر ینی چاوەڕێمانە کرد بەهۆی ئەم دۆخە ئاگرە لە چواردەوری عێراق و لە عێراقیشە ئەگرا دینار زۆر زیاتر بەرزوە دابەزیایە لە هۆکارەکەی چی و چاوەڕێیەکرا زوو ئەمە کۆتایی پێبێ یەکێک لە هۆکارە کە چاوەڕێیانەکرەمە زوو کۆتایی پێبێت و بابەتەکە ئارام بێتەوانێ وەکو جاری پێشوو بێ سیناریۆ جاری پێشوو دووبارە بێتەوانە بەس لەبەرەوەی سیناریۆکە عکس بوو یعنی پێشبینیەکان گۆڕانکاری بەسەرا هەو بۆیە دۆخی دینار بەم شێوازە بۆ پێشبینی شەکرێ ئەگەر دۆخەکە یعنی گۆڕانکاری لە حکومەتی ئێران بکرێت دەسەڵات گۆڕانکاری بەسەرا بێت چاوەڕێکرێ خواست زیاتر لەسەر دیناری عێراقی لەسەر بەرهەمێنان لە عێراق دروست بێت کاتە بەهای دۆلار بەرزترە بێتەوە بەڵێ ئەو کاتە چاوەڕێکین مەسەلەن زۆرێک لەو بازرگانە جیهانیانە کۆمپانیا جیهانیەکان بەهۆی ئەم ناسەقامگیریی کە لە عێراقا هەبوو ئەوەی لە ئێرانە هەبوو ئەترسا ئەو کاتە خواستی بۆ دروستە بێت دەرفەتە بینێ کە لە عێراق و لە کورسانە بەرهەمێنانی تازە بکرێت و تا چەند پێت وایە کە پێنەدانی دۆلار بە بازرگانانی کورد کەسا هەر لە دەواازەکان 50,000 کۆنتێنەر زیاتر وەستاوە کە ئەمە وەستاوە کەواتە مامەڵە ناکرێت دینار ناکرێت بە دۆلار نابرێت بۆ هاوردەکردن ئەمانە تا چەند بووەتە هۆکار بۆی کە دینار تۆزێک بە جێگیری خۆی بێڵێتەوە ئەکید لەبەر جموجۆڵی بازرگانی لاواز بۆ ئێستا ئەو هەموو بەرهەمەکە لەسەر سنوورەکان ماوەتەوانێت بازرگان هێشتا نازانێت چی دروستە بێ ئەمە وای لەکە یعنی خواست لەسەر دینار مەسەلەن بۆ نمونە لەسەر دۆلار کەمەکەن ئەو ناتوانێت مەسەلەن بۆ نمونە پێویستی پێی دۆلار کرە زۆرێک لەو بابەتانە و بەرهەمانەی کە لە جیهانیا کڕێ چین بە چ دراوێکە کرێ بە دۆلارە کرێ پێویستی بە دۆلارە دینارەکەی بگۆڕە بە دۆلار بۆی بتوانێت بەرهەمی تازە بکڕێ بۆی بازرگانی پێوەکە بەڵام ئەستا پێویستی پێی نییە جارە چاوەڕێکە تاکو دۆخەکە باشتر بێتە بزانێ داهاتووی لێ ڕوونی بازرگانە هەر بەعامەتەواتە سەبا باسی دۆخی دۆلار پێین لەسەر ئاستی جیهانە ئیندێکسی دۆلار حساب ئاستێکی بەرزی هەیە پێ دوایە تاکی ئاوامێنێت دۆلار لە جیهان بەعامەتەن لەبەرەوەی لە پێش دەستپێکردنی شەڕەکە و گرژ و ئاڵۆزیێشکە هەبێ لە ئاستێکی نزما بوو کە ئەم گرژ و ئاڵۆزیێش دروست بوو دراوی دۆلاری یەکێکە لەو دراوانەی کە لە گرژ و ئاڵۆزیەکانە خەڵک پەنای بووە باکە سەر و سامانەکەی پارێزێت لە هەر بابەتێکی ترۆ بێ بیکاتەوە بە دۆلار بۆینەوەک تووشی داڕمانی بابەتەکانی تر بێ نرخ بێ سەرۆتەکەی بپارێزێت دۆلار یەکێک بوو لەو دراوانە و ئاستیشی نزم بوو یعنی داوەزینی باشی کرد بوو ئاستێ بوو کاتوانی مەسەلەن کڕینی پێ بکەی ئاستێک بوو گونجاو بوو بۆ کڕین و بازرگانی پێوەکردن وای کرد خواست زۆر لەسەری دروست بێ کە خواستی کڕینی دۆلار وای کرد کە ئاڕاستی بێتە بەرزبوون دوو مەسەن هۆکاری گرژ و ئاڵۆزیەکان هۆکاری دووەمی بوو کە ئاڕاستی بەرزبوون بێ سێم داتا ئابوووریەکان
و زایدن کۆتا کۆنفرانسی جێرم پاوڵ وای کرد کە خواز زیاتر لەسەر دۆلار دروست بکە ئەو بابەتانی کە باسی بەردەوامیە بێ ئەم فشارە بۆ بەرزبوونەوەی ئیندێکسی دۆلار تاکێ بێ بە پێی و داتانی کە باسی کرد جێرم پاوڵ لە کۆتا کۆنفرانسە بە پێی و داتای بێ ئەم ساڵ خواسی لەسەر بێت و ئەگەرەکانی بەردەوامبوونی بەرزبوونی هەیە بۆچی یەکێک لە هۆکارانی کە ڕێژەی سوودی بانکی کە باسی کرد کاگەری زۆرەوە خۆی بمێنێتەوەوانە هیچ گۆڕانکاری بەسەرانێ ڕێژەی هەڵاوسان لە ڕووی لە بەرزبوونە ئەمانەوە واکە کە دۆلار خواسی زیاتر لەسەر بێت و لەسەر بابەتەکانی تر بازرگانان لە مەترسی بابەتەکانی هەڵاوسان بێنە چی و ئەوایدی سەنەداتیان بێکیش ئاڕاستەی هەر بەرزبوونە خواستێکی زۆری لەسرە بۆی ئەگەرەکانەوە تا کۆتایی ساڵ ئاڕاستی بەرزبوون بێ دۆلار باشە لە هەموو کاتەکانە ئەمە باسی ومان کردووە ئەمە ئەکتر ناونیشانی زێڕە پەناگەیەکی سەلامەتە و چاوەڕێژەکراکە لە دۆخێکی لەم شێوەیە زێر بە هەمان شێوە پەناگە سەلامەتەکە بێ و بەرز بێتەوە بەڵام پێچوانەکە ڕوویە ینی هۆکارێک گشتەکان دیارە باسمان کردو بەڵام ڕوونتر بۆمان باسکە زێر تاکەی بەردەوامە بێت لە دابەزینیان ئایا کاتیە بێ ئەم دابەزینە یاخودنا هەر بابەتێک لە جیهانە کە هەیە بابەتێکی ڕوون بۆ نمونە سەباسی دۆلارمان کرد چەند هۆکارێکمانەوە بۆ بەرزبوونی بۆ دابەزینیشی زێڕیش هەر بە هەمان شێوە ینی هۆکاری هەیە بۆ دابەزین و بەرزبوونی پێشتریشە لێرە باسمان کردوکە گرژی و ئاڵۆزیەکان بەشێکە لەوەی کە نرخی زێر بەرز بێتەوەوانە یاخود دابەزێ یعنی تەنها هۆکار نییە بۆ جوڵەی نرخی زێر تۆ هەر شەڕ بە یەکسەر ڕاستەخۆ پێشبینی بکەی نرخی زێر بەرز بێتەوەوانە ئایا هۆکارانی کە پێشتر ڕووی لە بەرزبوون کرد چی بوون ئەو گرژوە گەشتوتە چه ئاستی هۆکارانە هێشتا کاریگەریان زیاترە هۆکارەکانی دابەزین کاریگەری زیاتر لە بەرزبوونی ئەو بەرزبوونانی کە پێشتر کردی هۆکارەکانی چی بوون ئێستا ماون یاخود نەماون چی لێ بەسەرهاتەوە یەکێک لەو چوار خاڵمانەیە کە ئێستا کاریگەری زۆ بەهێزی هەیە لەسەر زێر یەکێک لەوانە کە داواکاری خواستی بانقە جیهانیەکان بوو لە یەک دوو مانگی ڕابردووە معدەلی 5 تۆن بوو بەراورد بە ساڵی 2025 ئەگەشتە 28 تۆن بۆ هەر مانکە ئێمە خواستە زۆری فەرقە دوو ڕێژەیە لاوسان کاتێککە ڕێژەیە لاوسان بەرزە بێتەوانێ خواست لەسەر ئاڵتون کەمەکات و کاتێک کە نەوت سوتەمانی کە بەرزەکە ئاڕاستی بەرزبوونە بێ عادەتەن ئاڵتون و کانزاکانی بەرامبەری ئاڕاستی ئەبێتە دابەزین و بابەتێکی تریش هەبوو کە نرخی زێر ئاستێکی زۆر بەرز بوو پێش شەڕەکە چی دەرفەت بوو بازرگانان بە دوای باشترین دەرفەت ئاگەڕن لەم بابەتان چی باشترین دەرفەت بوو لەمە دۆلار ئاستێکی گونجاوە بۆ کڕین زێر لە ئاستێکی زۆر بەرزایە خواستیان زیاتر لەسەر دۆلار بوو دووش بابەتێکی ترمانە بوو کە ئێران و مانتیقەکە لەبەرەوەی کە بەرهەمێنەری نەوت زۆر بەهێزە لەو ناوچەیە و کاریگەری زۆر بەهێزی بێ لەسەر نەوت و پێشبینیەکان بۆ نەوت ڕوونتر بوو بازرگانان چیان کردوانە دەرفەتی نەوتیان بە دەرفەتێکی بەهێزتر بینی لە ئاڵتون بۆیە خواستەکە بەو شازە گۆڕانکاری بەسەر باشە ئەتوانین لە چەند هەفتەیە کە لە چەند هەفتەی داهاتوو کامل لە هۆکار ئەبێتە کاریگەری ئەبێتە فشار لەسەر نرخی زێر ینی بێجگە لە جەنگ بێجگە لەوەی کە ڕۆیە چ شتێکی دیکە توانێت کاریگەری لەسەر ئەو نرخانە دروست بکات بێجگە لە جەنگەوەی کە ئێستا هەیە بەرزبوونی ئاڵتون سیناریۆیەکمان هەیە یەک سیناریۆمان هەیە کە پێشبینی لێکرێ ئەگەر بێت و جێرم پاوڵ گۆڕانکاری بەسەر بێت ئەمە هەوکاری سەرەکی ئەمەی ئەبێتە هۆکاری سەرەکیەوەی کە زێر ئاڕاستی گۆڕانکاری بەسەر بێت بۆچی چونکە لەبەرەوەی ئەو بابەتانەی جێرم پاوڵ لە کۆتا کۆنفرانسە باسی چییە کە ڕێژەی سوی بانکی وەک خۆی بمێنێتەوە ئەگەر ڕێژەی سوی بانکی وەک خۆی بمێنێتەوانێ زۆرێک لە کۆمپانیەکان نایانەوێت مەترسی بکەن لە زێڕا و بەرزینزمی بەهێزەی و جوڵە بەهێزەی لە ئاڵتونە هەیە چیەکە باشە پێت وایە لەم دۆخەیە لە بازاڕەدارەکان ینی ئەمریکا کامە هۆکار بەکاربێنێ یاخود بۆ نمونە قسەکانی جیرۆم پاوڵ بەردەوامی پێبات یاخود لابردنی بۆ دابەزینە بەرزبوون بۆ دابەزین بەردەوامی قسەکانی بەم شێوازێکی ئێستا خواستی ئەمریکا هەیە بۆ دابەزینی زێر بەڵێ ئەی خواستی بۆ بەرزبوونەوەی نرخی نەوت هەیە بۆ نەوت لەم کاتەیە بەڵام بەس بۆ داهاتوو دابەزین باشە ئەگەر دۆخەکە بەردەوام بێت و نرخی نەوتیش بەم ئاراستەیە بێت پێت وایە لە لایەکی کەشەوە بابیرمان نەچێت چوار هۆکاری گرنگە باس کرد خواستی بانکەکان هەیە بۆ زێر ڕێژی سوی بانکی هەیە وتەکان هەیە یاخود با بڵێن هەموو ئەو فاکتەرانە هەیە لە لایەکی دیکەوە بۆ زێر بەڵام ئەم دۆخەی ئێستا ئەگەر بەردەوامی بێت بەم حاڵی ئێستەوە چی لە نرخەکانایەت ئەوەی کە تابێت بە نەوت ئێسەوەی کە نەوت با لە نەوتەوە دەست ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بە بەردەوامی بڕوە نەفراوانتر بێ نەکەمتر بێتەوە
نرخی نەوت چی لێت نرخی نەوت ئێستا لەو ئاستی بەرزە کە هەیە بەرزە ئەوەی کە هەیە بەرزە پێشبینی ئەوەی لێکرێت بەم شێوازە کە بەردەوام بێ تەسەوری دابەزینی لێکرێت چون ئەگەر لەوە زیاتر گرژی و ئاڵۆزی دروست نەبێت دابەزی نەکرێت پێشبینی دابەزین لێ بۆ هیچ ڕێگەیەک هەیە بۆی کە بتوانن ئەو نەوتەی کە وەستاوە بەگشتی ئاسایشی وزە کەوتۆتە مەترسیەوە ئەڕوادیان گەروی هورمزەکرێتەوە ڕێگەی ترە دۆزرێت ئەگەر دۆخەکە وەکو خۆی بمێنێتەوانێ زۆرێک لە کۆمپانیەکان پێشبینیەوەکەن کە وەزعەکە بەرەو ئارامتر ڕۆ کە بەرەو ئارامتر بڕۆ پێشبینی دابەزینی لێ زێر دابەزین ئەوی شەر دابەزین زیاترەکە چاوەڕێ بکەین زیاتر دابەز تا کوێ پێت وایە ئاساییە بڕوات بەپێی نرخی ئەو گۆڕانکاریانەی لەم ساڵە ڕوویەوە لە 4,100 بۆ 3,800 ئاساییە دابەزینی تاکۆ هەستە تۆ ناتوانانی بڵێ ینی بە پێی ئاڕاستەی گشتیەکەی ینی بە پێی ئاڕاستە گشتەکەی هەتاکو نرخی 3,800 ناتوانانی بڵێ گۆڕانکاری بەسەر هاتووە بڵێ لە بەرزبوونەوە بۆ تەدابەزین ئاساییە توانین بڵین تا ئەو کاتەش تا 3,800 ئاساییە بێ ئەم دابەزینە ئێسەشی ئاساییە لەبەرچی لەبەرەوەی ئەگەر سێری نرخی بکەین بە معدلی گۆڕانکاری نرخی ئاڕاستی بازار تۆ بەرهەمێت لە هەر ئاڕاستی هەر بەرزبوون نیە پێویستی بە خۆڕاستکردنەوە هەیە زۆرێک لەو کۆمپانیا یەکێکتر لە هۆکارەکانی دابەزینی هەم زیویش هەم ئاڵتۆنیش بابەتەکەین کە کاتێککە کڕینەکە ئاستێکی هەیە بۆ وەرگرتنی قازانجی لە چه ئاستێکایەتە دەرەوەن چاوەڕێیەکەن دووبارە دەرفەت دروست بێتوانێت لە بازار لە نرخێکی باشترا بکەن ئەو هاوشانی زێڕە ڕوات بە هەمان شێوەتوانینەوە پێشبینیانە یاخود لەسەر ئەو بنەمایانە بزانین دابەزینیان بەرزبوونەوەی تۆمارەکان زیو یەک بابەتی تری جیاوازی هەیە کە لەگەڵ ئاڵتونە ئەبێ ئەوە لە چاو بگرین کە بابەتی پیشەسازیەکان گۆڕانکاریەکانی چیە چونکە بۆ بابەتی پیشەسازی یەکێکە لە بابەتە گرنگەکان ئەحمەد قادر شارەزای بازاردارەکان ببوورە